بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. وا بڕیارە هەفتەی داهاتوو هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەڕێوە بچێت. وا بڕیارە سیوەکیە مانگە هەڵبژاردننی خولی 19مینی شارەوانەکانی تورکیا بەڕێوە بچێت و بۆ مەبەستە چەند پارتێکی سەرەکی لە کێبڕکەی سەختدان بۆ بەرزهێنانی سەرۆکی شارەوانیەکان. بە میوەندەرێک لە بەڕێزان عابد ئیکە نوێنەری هەدەپە لە هەرێمی کوردستان و دکتۆر عوسمان عەلی شارەزای کاروباری تورکیا تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. هەفتەی داهاتوو هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەڕێوە دەچێت. وا بڕیارە سیوەکی ئەم مانگە 19مین خولی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا بەڕێوە بچێت. بۆ مەبەستە 13 پارت بەشداری هەڵبژاردنەکە دەکەن. چەند پارتێکی سەرەکی لە کێبڕکەی سەختدان بۆ بەرزهێنانی پۆستی پارێزگار و سەرۆکی شارەوانیەکان کەوانیش بریتین لە پارتی دادوگەشەپێدان و پارتی نەتەوەپەرستی تورکیا و پارتی گەلی کۆماری و ئیپارتی و هەدەپە. لە هەڵبژاردنەکەدا هەرێکە لە پارتی دادوگەشەپێدان و پارتی نەتەوەپەرست لە 23 شارەوانی گەورە و 50 شارۆچکە کاندیدی هاوبەشیان دەبێت و هاوپەیمانن. پارتی گەلی کۆماری و پارتیش لە 27 شارەوانی گەورە و چەندین شارۆچکە هاوپەیمانەتێکیان بە ناوی میلەت پێکهێناوە. هەرچی پارتی دموکراتی گەلان هەدەپەشە بۆ ماڵبژاردنە هاوپەیمانی لەگەڵ 6 پارتی کوردی لە باکووری کوردستان کردووە بە ئامانجی بەرزکردنەوەی دەنگەکانی. لەلایەکی تریشەوە میدیاکانی تورکیا بڵاویان کردەوە لە چەند پارێزگایەکی تورکیا هەدەپە و پارتی گەلی کۆماری هاوپەیمانیان هەیە و دەنگ بە کاندیدەکانی یەکتری دەدەن. İnanın bununla yarışan bir HDP'li desteğinde yaşıyorum ve bunu sahada da yaşıyorum. لە هەڵبژاردننی خولی ڕابردووی شارەوانەکانی تورکیا کە لە ساڵی 2014 بەڕێوەچوو پارتی دادوگەشەپێدان لە 42 پارتی گەلی کۆماری لە 125 و پارتی ماپە لە 112 و پارتی ئاشتی و دێموکراسی کە پارتێکی کوردی بوو لە سادەی دەنگەکانی بەرزهێنا و ئێستاش هەدەپە درێژە پێدەریەتی. هەڵبژاردننی ئەم جارەی شارەوانیەکان دوایەوە دێت لە ساڵی 2018 سیستەمی تورکیا لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی گۆڕا. بەپێی ئاماری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیاش لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا 57 میلیۆن و 93,985 کەس مافی بەشداریکردنیان هەیە. هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا لە 81 پارێزگا و 1318 قەزا و 1251 شارەوانی نەحیا بەڕێوە دەچێت و زیاتر لە 23,000 ئەندامی شارەوانی هەڵدەبژێدرێن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە لای کاک عابدیکە نوێنەری هەدەپە لە باشووری کوردستان. کاک عابد زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان. دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین گرنگی هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا چییە؟ سلااو ڕێز سپاس بواژە وەمە داواتی تەلەڤیزیۆنێ پەیام کرد. بێگومان هەڵبژاردنên xwecihî ê Bakurê Kurdistanê Tirkiye pir giring in ji ber ku li her welatekî heger xebatên medenî ên partiya ê hîzbên siyasî were meşandin û îrade xelk were diyarkirin werê beyankirin pir giring e. بس مخابن کی اون دزانن ل ترکیه ده ادی اراده خلج نه قبول کردن آنجی لبره چاو نه گرتن ل ولات جهان ده تایبل ده اروپا و هر ولات پیشکتی ده یه هر گرینگی دیدن یک جی شهرداری نه آنجی سروک شهرداریانن اندامن شهرداری نه عالیه خلج و عالیه گل ده تن هلبجاتن جبر کل هرمی ده همو کار و خبات زیادتر نواگل ده شهرداری وی خدمتش بو گل تینه. بس اون دزانن اما مینا هدف 3 سالن داوی شرکی پر شر ام دکارن بیجن هم بری پارتی سیاسی تایبت هم بری هدف جالی اتفاق AKP و MHP و
الهمبري ما تمديت مشاندن إرادة قال ما قبول ناكه هدف منا بارتيا که سیاسی لیدری ناخوازن قبول بکن ناخوازن ببینن زیادتری صد شاردارین جالیه گل و حتی هلبجاتن جالیه حکمت AKP و قایم هاتن آویتن جوانا وظیفه هاتن گرتن بگرانیه آنها لسجنن جبو جارک دی خباتن هلبجاتن آیه پیشمده پر گرینگن تایبه باکوری کردستانی جبو zulmek temeşandın, nahakiye temeşandın, peşi siyaset medeni, siyaset demokratik te aslan kirin, aliye gelde via aliye HDP'de via pir giring te nirxandın. Xabata ki temeşandın, hamu şevazi, em dikarin bejin devlet himberi partiye mel, himberi HDP, همو درفت دولت د خدمت AKP و MHP'den هنبری de HDP te bikaranîn. بەڵێ یعنی ئێستا بە دیاریکراوی بۆ کورد ینی بۆ نمونەکە HDP وەکو پارتێک لەگەڵ حەوت پارتی دیکە و پەیمانی کردووە گرنگی چییە بۆ کورد ئەگەر بۆ نمونە HDP بەشدارێ بۆ باکووری کوردستان گرنگیەکەی چییە بۆ خەڵک؟ Yani giringi her sereke beguman naveriyen hizbin Kurdi de le Bakure Kurdistan'ı le Başure Kurdistan'ı kudere be bilave ittifak nava Kurdan da veya aliye gel aliye peşketini netevi Kurdu gel netevendi bu karın pek ve jiyankerin bu taybet pengaven sereke giringi muhumane partiyen siyasi bir nave xwada ittifaka ki duruzt bikin, ittifaka ki ava bikin. Viyaje ez bavarım, me mine HDP kim jibe, hendik jibe li gel çend partiyen siyasi Kurd ve ittifakı li dest xist u emil ve ittifakı bin sivanı HDP'de emi bikevin helbijatını xwacihi gel emeji viya duxwazijme u her wiha kar xebatê me anjî watê hebûnê HDP لگل همو پیکاتیا لگل همو اولان نتوان باوریان باورمندا و به طیبت لگل پارتیان سیاسی این کرد و اتفاقش بومه پر گرینگه و از بارم انجام باشه امیج باکوری کردستانه لوی دست بخین یعنی ام لوی چاوی نانیرن و HDP ام پارتی هری گوره سرکنه پارتی هری مزن امن ام چه بخوازن واببن ام پیوستی مل حزب دینیه نه tam beruvajevi her hizbekiş bu merumete her hizbekiş bu mer em evi gevrebun küçük taze veya tamaşa nakin ya girinç bu mer ittifakiya navamada ittifakiya nava kurda da ver dürüstkirin u ez barım emil ve ittifaki emi zedetir bıkarın kar xabat hizmet her vaha veya encamın baştır helbijatının Suriye ve mangi de emel dest bixin legel va ittifaka her vaha legel ki ittifaktiyen ittifakın gel ittifakın gelan netavan olan bavariyan ayini her vaha be hemi ittifakın bir rengi bin sivan HDP'de helbijatine peşamede ez bavarım emi encamın per be kıymet u serketi emi be dest bixin. Başa bas kay abid barız dalayla Türkiye rezle iradeyi xalq nagire madem eğer rezle iradeyi xalq nagire boçiye ve وەکو پارتێک بەشدارن لە هەڵبژاردن مادام ڕێز لە ئیرادەی خەڵک ناگیرێ. Yani ve faşizma te meşandın ev netevperestiya li Türkiye te meşandın aliye yek kesi ve devleteki velateki te revebirin em dixwazin ve sistemek texin sistemek bi komarak demokratik li Türkiye'de were afirandin em dixwazin hemû gel û netew hizb û hêz herkes bi irade xwe irade gel çawa hatiye hilbijatin rêzin berî wê bêgirtin yani viyal li bereçave û dizanin sad û çar şaredarî aliye gel ve hatibû hilbijatin wiya kaim hatavetin hevserûk partiye me birê Selahattin Demirtaş û Figen Yüksekdan ji aliye gel ve wek parlamenter li Türkiye hatibû hilbijatin li parlamentoya Türkiye'de bu her wiha hevserûkê giştiye vê partiye nêzî 7 milyon denk aniye 7 milyon denk takriben nêzî 18 milyon geldik li gel HDP li wî welatî yani viya hemû çîrû li çûne li sicnin heger li sicin bê diyara viya qebûl nakin îradê gel heta bi navê
em dikarin bêjin mîna teror mîna terorîst bi navtînine ji bo wê em jî dibêjin çi bibe bila bibe ji salê not û çar heta roja îro em tekoşîna vê didin bo şer were rawastin bu wekevî li Tirkiyeyê pêş bikeve demokrasî were her wiha siyasetê demokratîk pêş bikeve heman tiştê not û çarê jî deh parlamenterên êvî çaxîn bi navê DP û HP û her wiha Birêz Ehmed Türk, Leyla Zana û gelek endam parlamenterê me wî çaxî jî 10 sala li sijnê man ew katê me em dikarin bêjin 17 parlamenter destxist pes hûn zanîn 2015 me 84 parlamenter destxistin yanî bi vê em bi vê siyasetê demokratîk bidin meşandin heta em bikarin wî welatî de herkes rêz hemberî îradeyê gel îradeyê xelk bigire. Bala spas dikim da tigirem lay berezit kak abid eger bçînî lay kak Dr. Osman kak to spas bo berezîşan demê senedî berezîşan ser hilbijartinî şarewanêkan bizanim kak Dr. we pêtan waya ka hilbijartinî şarewanêkan tena taybet e bi navxۆی Tirkiye yaxud hiç karîgerêkî li ser pêwendekanî Tirkiye heye legal derûya tena babeteke taybet e bi navxۆی Tirkiye. بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانتان و سڵاو لە جەنابەت مامۆستا حەکیم و لە میوانەکەت ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر شتێکی لۆکاڵە چکەمە هەڵبژاردننی پەرلەمان نییە بەڵام وەکو هەموو هەڵبژاردنێک کاریگەری ئەبێت کاریگەری ئەوەیە ئەمڕۆ ئۆردۆغان و حکوومەتی پارتی داد و گەشەپێدان لە ململانیەکی زۆر سەختە لەگەڵ ئەمریکا و معسکەری ڕۆژاوە لەبەرەوە سەرکەوتنی ئۆردۆغان و پارتی داد و گەشەپێدان لەم هەڵبژاردنە تا ڕادەیەک موقعی ئۆردۆغان لە ناو تورکیا بەقوتەکە بەهێزەکە و ئەقلیمیەنش و دووەلیەنش ئەمە بەڵێ ئەمە هیچ ئینکار ناکرێت لەبەرەوەش ئەگەر تێبینی بکەی لەم ڕۆژانە لەبەرەوەی بەرەو هەڵبژاردنە ڕۆین ئەمریکا و لە چەند وڵاتێک لە غەربە تەقەلایەکی زۆر جددی ئەدەن بۆ دەرچوونی نارەکانی پارتی داد و گەشەپێدان بە تایبەتی پارتیگەلی کۆماری ئەلمانی و پارتەکانی تر وەکو پارتی کاری باش دەپا لەبەرەوە ئەمانە ئەجندەیەکی ئەلمانیان هەیە سەرکەوتنی ئەمانە بەڕاستی نەبێ و من وا ئەیبینم کە لە دوا ڕۆژ لە چەند ڕۆژێکی داهاتوودا وەزعی اقتصادی تورکیا و لیرەی تورکیا بەرەو خراوتر ئەڕوا لەم سێ ڕۆژە زۆر دابەزیوە لە 130 لیرەی تورکی ئەم ساڵ قیمەتی خۆی دابەزیوە لەو قیمەتە و بەرەو ئەوە ئەڕوا و پێشی ئەچێت لەم چەند ڕۆژەی داهاتوودا ململانیەکە سەخت دەبێت لەگەڵ وڵاتەکانی با بڵێن ئەمریکا و وڵاتانی یەکێتی ئەوروپا کە حەزەکەن پارتی وەکو بڵێ پارتی ئەلمانیەکان سەرکەون چونکە بە جۆرەی زۆر خەڵک ئەڵێن ئەم هەڵبژاردنە ڕێفراندۆمێکە بۆ طبیعەتی حکم لە دوای سیستمی کۆماری هاتە تەکایەوە سیستمی کۆماری لە 2010 هاتە تەکایەوە اینجا ئەمە یەکەم ڕەفراندەمە و ئەڵێن دائیمەن لە تورکیا ئەوەی لە هەڵبژاردننی لۆکاڵ و بەلەدیات بیباتەوە ئەوە موئەشرێکە لە انتخاباتی پەرلەمانی ئەیباتەوە هەرچەندە انتخاباتی پەرلەمانی لە تورکیا لە 2022 بێ یعنی با بڵێن حکمی پارتی داد و گەشەپێدان لە مەترسی نییە حتا ئەگەر بێت لەم هەڵبژاردنەی بەلەدیات بدۆڕێت چونکە 3 ساڵتر انتخابات نابێت و لەیرەوە تاکو ئەو کاتە حتا ئەگەر پارتی داد و گەشەپێدان بدۆڕێت لەم انتخاباتە هەر چانسی هەیە بۆ 2022 شت بگۆڕێت. بەڵێ بەس کاک دکتۆر ئەو بابەتانی کە کاریگەریان هەیە لەسەر هەڵبژاردنەکە هەڵبژاردننی سیوێکی مانگ ینی پێ دوایە چ باری دۆخی ئابووری تورکیا لێرەی تورکی و مەسەلەی سیاسەتەکانی تورکیا لە سووریا و ئەو ڕووداوەش کە لە نیوزیلەندا ڕوویدا
کاریگەریان دەوێت بەسەر هەڵبژاردنەی شارەوانەکانی تورکیا؟ بەڵێ یعنی ئێستا هیچ گومانی تیانە تورکیا لە وەزعێکی اقتصادی زۆر باش نییە. هەڵساندن یان دەرەجەی تەضەخم لە 120 لەو کاتەوە پارتی داد و گەشەپێدان هاتووە ئەم دەرەجەیە تەضەخم نەبووە گرانی زۆر وەڵعێکی و لە 113 بێکاری هەیە هەروەکوتم لیرەی قیمەت لیرەی تورکی بەهای خۆی لە 130 دابەزیوە. ئەمە ئەگەر بێ سێری لەناو لەبەرەوەی پارتی داد و گەشەپێدان لە 2002 تاکوسە لە حکومە جۆرە ماندووبوونێنە ناو حزب وەکو هەموو حزبێک لە ڕۆژەڵاتی ناوڕاست حتا لە وڵاتە دیموکراتیەکانی ئەوروپا کە پارتی زۆر لە حکومەمێنێ جۆرە گەندەڵی دێتە ناوە جۆرە دووبەرەکێکەوێتە ناوە ساردیەکەوێتە ناوە بەڵام خودی ئوردەغان ئەم هەڵبژاردنەی بە هەڵبژاردننی دەنگدانە لەسەر خودی کەسی خۆی لەبەرەوە ئێستا ئەبینی ڕۆژی دوو خوتبەدا زیاتر و انتخاباتەکەی زۆر بە جددی وەرگردووە و تەسیری خودی شخصی ئوردەغان لە پارتی داد و گەشەپێدان زیاترە لە هەڵبژاردنەکە لەبەرەوە ئوردەغان زۆر بە جددی ئەم هەڵبژاردنەی وەرگردووە. بەڵێ بەس مەلەفی سووریا و ڕووداوەکەی نیوزیلنداش کە بۆ نمونە و تیرۆریستێک کە ڕووداوەکەی کۆمەڵکوژەکەی ئەنجامدا کۆمەڵێک دروشمی دژی مەسەلەن تورک و دەوڵەتی عوسمانیش نووسی بوو ئەمە کاریگەریە بەسەر هەڵبژاردننی شارەوانیەکان؟ یعنی سێرەکە کاریگەری بەڵێ ئەبێت ئەمە لە ساڵحی ئوردەغانە بێ چونکە ملەتی تورک بەشێک شعبی مسلمانن ئەمە ئەوە زیاتر وایان لێکە وەکو بێ ئیلتیفات بکەن لەسەر قائیدی خۆیان لە دەور پشتی سەرکردەی خۆیان. ئوردەغان لە نامەکە باسی هاتووە و ئەو کابرای تارانت ئەو کوشتارەی کرد لە مزگەوتەکە و باسی دەوڵەتی عوسمانی شەکا وەکو جەنابەت فەرموود و ئوردەغانش وەکو ڕەمزێک بۆ ئیسلام ئەمە بەڵێ ئەمە وای کرد لە ئوردەغان لە چەند شارێکە خوتبەیدا لەوانە لە هەتای و ئەمانە ئەو ڕووداوەی بەکارهێناوە بۆ زیاتر جەماوەری تورک لە دەور و پشتی خۆی کۆکاتەوە بە بۆچوونی من ئەمە لەلایەنی ئوردەغانەوە من ئەمە بە هەڵا ئەزانم چونکە نابێ ئوردەغان ئەم ئینتخاباتانە شیعاری ئیسلامگەرایی زیاتر بەکاربێنێ چونکە شعبی تورکی شعبێکە تا ڕادێ دوو بەشە نیوەی ئەلمانیە نیوەی ئیسلامیە و ئەلمانیەکی زۆر یان بێدینێکی زۆر دەنگەدا بە پارتی داد و گەشەپێدان لەبەرەوە بەکارهێنانی ئاین لە خیتاباتی ئوردەغان لەم هەڵبژاردنە زۆر زەقا بەڵێ ئەمە تەسیرێ بێ بەڵام تا ڕادەیەکش بە خوێندنەوەی من تەسیرەکە احتیماشە سلبی بێت. بەڵێ سپاس دەکەم دواتە گەرەم وڵای بەڕێز کاک عابد ئەگەر بگرێنی وڵای بەڕێز سەبارەت بە هەدەپا پێ دوایە ئەم جارە هەدەپە دەتوانێت دەنگەکانی ساڵی 2014 بەرز بێنێتەوە کە 104 سەرۆک شارەوانی بەدەستهێنا بوو؟ Yani gelek on zanın endam û rêveber û her wiha pêşengên HDP li sicnin her wiha yani îro xebatê helbijatinê tê meşandin heman tiştê ji bo AKP û MHP PPT bi karanî ji bo HDP nayên qebûl kirin on dizanin pir nava zehmetiya de hemû derfetên dewletê li bin xizmetî AKP û MHP de tê bikaranîn bez gelek zulm gelek neheqî gelek li hemberî em dikarin bêjin gelê me li Bakurê Kurdistanê li hemberî zulmekê yani li bajara de komkujî pêkanîn ew qet sicin hatin kirin hero dehan endam û rêveberên HDP tên sicin kirin bu HDP ser nekeve an jî HDP zêde şaredarî bi dest nexin bez bi rexmê hemûn van zehmetiyan van zixtên giran li ser HDP pêşî girtin astan kirin her wiha
نحقیه هنبری HDP تیمشاندن از باورم امی زیادتر بستینن جه 2014 هگر 104 شهرداری ما دست خسته بن yani باوری ما اوه بگور لگرین شریکه نوا گلک باجاران لکولین دکن انجام در دکوید HDP دنگی خواه زیادتر دکه کمتر ناکه bu از باورم yani کمی 130-140 شهرداری و HDP اوه بک yani دستخه yani çaveri HDP anca embeci xabatın HDP dedi meşandın onu da binin yani saragandın ragandın belki temaşa dikin hamu bajarın Bakurê Kurdistanê u geleki bajarın Türkiye'ci peşvaziklerini hevserukên HDP şandê HDP berendamên HDP ji aliyê gel ve bırakma hamu zahmet yaş berku îro devletik ya Türkiye devletik ya leşkeri hatiye avakirin ya asayiş ya şorta ya polis hatiye avakirin hamu şil li bugotini anji hizmeti AKP MHP Erdoğan bahsedildi bireve birin bu zahmeti çıkas hebince ez barım geleme li vina xwal hebuna xwa irada xwal hemberi ve zulmeti meşandın ve HDP denge baş dest bixin ez ve bari deme zor baş ve sokari legerinin iro nava bajara del kolana sokakatin meşandınca ویا دده برچاو باشه و کاری چیه که بۆ نمونە ئێمە دەبین کە لاڵبژاردننی ڕابردوو بۆ نمونە پارتی دادوگەشە پێدان لە ناوچە کوردیەکان پەرلەمانتاری لە HDP زیاترە ینی پێ دوایە ئەم جارە HDP دەتوانێت مەسەرەن ئەم دەنگی هەموو کورد بۆ خۆی یا بەشی زۆرینەی کورد بۆ خۆی مسۆگەر بکات جوخال باکوورê Kurdistanê de ev sade sat emnve bari dene yani Bakurê Kurdistanê de çıkaz şuni sandıqa de gohorin her vaha ye dengdera şuni va de gohorin bizirdikin anji gelek deridurên bajarên leşkerî servana zıxçetkin bu HDP sernekeve ama bi rixme hemû tiştî hilbijatinê derbasbûyî de ji parlamenteriyê we dîtin çıkaz ittifaqên AKP û MHP û erwa partiyên dî tene ava AKP û MHP partiyên ittifaqê durust dikirin ew ê li bereçavin parti em bêjin ya yekîtiya mezin yan wek Tirkî dibêjin Büyük Birlik Partisi partiyên diyên gelek kiçike hene li Türkiye'de hemû çil nav ittifaqên AKP û MHP de hemberî HDP denga karbînin yani îro partiya herî bereçav qaşo ya demokrat sosyalist hangi çevgir dixwayê CHP'ye û CHP jî li gelek bajarên Bakurê Kurdistanê ittifaqê nava AKP û MHP de şûnê xwe digirin yani birexme hemû tiştî jî ez barim Bakurê Kurdistanê de rêzê herî serekeyê herî mezin dengê herî mezin HDP'ye bîne û gelek bajara binûmûne ez dê jî bêjim yani gelek bajar binûmûne ser sînûrê Başûrê Kurdistanê Bakurê Kurdistanê an jî Rojavayê Kurdistanê Bakurê Kurdistanê wan bajara zêde bi 10,000 leşkerê xwe têde cihekîne li polîs li leşker li asayiş li emniyet li şorta li Şirnexê Culemêrgê gelek bajaran li Mêrdîn li Amed bi 10,000 leşker hatîne têde ewa kirîne ji bo denga karbîn û HDP li ser nekeve yani dewlet hemberî HDP îro diçe hilbijatinê tenê mîna hîz mîna Partiye AKP, CHP, MHP herkes serê xwe hemberî HDP nakeve hilbijatin yani bila gelême ya baş bizane devlet hemberî HDP dikeve hilbijatinê yani em û devleta Türkiye hemû derfetên devleta Türkiye li xizmetê AKP û MHP bikartînir bu HDP ser nakeve ama çi bila bibe ez ber ku derbasbê tecrübê me ji salê not û no heta rojê îro her hilbijatinê xwecihî de me her rêzê de dengê xwe zêde kîne ji 36 şaredarî em hatîne heta 104 şaredarî me yek hilbijatinê de hilbijatinê xwecihî de dengê xwe me kêm nekîne li Bakurê Kurdistanê her zêde bûne her hilbijatinekê pêş dengê me zêdetir bûne heta axir 2014 104 şaredarî me dest xistine بەڵێ بە کورتی ئێستا بە چاوەڕێ دەکەم بۆ هەڵبژارنە چەند سەرۆک شارەوانیتان بەرز بێنن چەند سەرۆک شارەوانی بە کورتی بێسپاس دەکەم
yani bi kurtî bi şert û mercê îro an jî îro siyasetê Türkiye zulmê AKP MHP hemberî HDP hemberî gelê me didi meşandin û ez bawerim hemberî wê AKP û MHP pir denga handa bike 130-140 şaredarî em çaveriya wê dikin û em hêvîdarên ji Xwedayê mezin em ê zêdetir jî em ê bistînîne yani em çaveriye 130-140 şaredarî dikin. سپاس دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دواتر دەگرێنەوە لای دکتۆر عوسمان لەگەڵمان بێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەرسفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر عوسمان ئەگە بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بە ڕاپرسیەکان پێدوایە ئەم جارە دەنگی لایەنەکان چۆن دەوێت چووکە پێشتر لە 2014 پارتیا دووگەشتپێ 1942 دەنگەکانی بەرزهێناوە پارتی جاپە 25 ماپە 12 پارتی ئاشتی و دێموکراسی کە ئێستا هەدەپە درێژە پێرەی لە سەڵادەی دەنگەکانی بەرزهێناوە پێدوای ئەم جارە ئاڵوگۆڕێکی زۆر ڕوودا لە دەنگدانی ئەم جارەی شارەوانیەکان. وڵی مامەسا پێشەوە حەزەکەم شتێک ڕوونکەمەوە ئەو شەوەیە یعنی ئێمە لە میدیای کوردی لە هەرێمە چەند هەڵەیەکەیە حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە یەکەم بەڕاستی هەدەپە ئیستا با بڵێن ببوورە پارتی دادوگەشە پێدان و خودی شخصی ئوردەغان لە هەڵەدان لە سیاسەتیانە بەرامبەر کورد لە ئینکارکردنی وجودی کوردستان ئەوە هەڵەیەکی گەورەیە بە ڕەئی من گەڕانەوە بۆ سیاسەتی داودۆڵە ئەوە شتێکی باش بوو لەبەرەوە احتیمالی هەیە ئینجارە دەنگی نارەکانی پارتی دادوگەشە پێدان لە باکووری کوردستان تۆزێ زیاتر بێ بەڵام هەر دەنگەکان بە جۆرەی ئەو ئەحسایەتەنی کە کراوە ڕاپرسیانە زۆر نێزگەن لە یەکتری ئەمە یەک لە هەمان کاتچە ئەوەش کە ویستم ئەوە بڵێم یعنی پارتی هەدەپ
زۆر هەڵەیە ئێمە بە پارتێکی کوردی تێبگەین بە هیچ زۆرێوانە پارتێکی چەپە ئەجندای چەپە لەژێر کۆنتترۆلی کەمایەتێکی عەلەویە لە قیادە و کەوادری وەسەتی ئەمە یەک بۆ نمونەش ئەو ئەندامانەی هەدەپە لە پەرلەمانن تەنها لە 133 کوردن لەو حەفتا و چەند ئەندامانە تەنها 23 ئەندامی کوردن و لەم هەڵبژاردنەش هەڵەیەکی زۆر گەورەیان کردووە کە تەحالوفێکی وەکو هاوپانێکی غێر معلەنیان کردووە لەگەڵ پارتی گەلی کۆماری جەهەپە ئەمە لای من دەنگدانن بەوان لە ئەنقەرا و لە ئستەمبول لەوە لە چەند شارێکی تر وەکو هەدەپە خۆی هەڵەیە ئەمە هەڵەیەکی گەورەیە دەنگدانن بە پارتی گەلی کۆماری جەهەپە دەنگدانە بە 80 ساڵ لە سیاسەتی جەنەسایی دژی ملەتی کورد ئەمە و دوایی بەڵێ ئوردوغان ئەمڕۆ لە هەڵەدایە بۆچوونەکانی باش نییە بەرامبەر پرسی کورد بەڵام بابین بەدیلەکە یعنی بەدیلەکەی جەهەپەیە کە تاکو ئەمڕۆ پارتێکی کەمالیستە و بە جۆرەی کەمالیزم بە هیچ جۆرێک کورد وجودی نییە لەو تورکیایە ئەمە بەڕای من باشتر بۆ پارتی هەدەپە بیوتایە ئێمە لەگەڵ هیچ لایەکانین و قائیمەی خۆمان داگرین لە باکووری کوردستان لە شوێنەکانی تر ئێمە ئەفرادەکانی خۆمان لە ئەنگیرانمان حڕەکەین دەنگ بۆ کێ بدەن لەبەرەوە حەزم کرد ئەوی نەبد اینجا ئەگەڕێمەوە پرسیاری جەنابەت بەنسبەتی ڕاپرسیەکان هەمووی زۆر نێزیکە بەڵام پێی دەچێ ئینجارە ئەم جارە بە جۆرەی ئەو ڕاپرسیارانی کەوا ئێستا هەیە تاکو ئێستا هەیە پارتی دادوگەشە پێدان ئەنقەرا بدۆڕێنێت چونکە ئەو کەسەی دایناوە لە ئەنقەرا کابرایەکی زۆر ناسراو نییە دوایی معارەضە بە پارتیگەری کۆماری و بەشێکی پارتی نەتەوە پەرست بە قیادەی ئەکشنەر کاندیدێکی زۆر بەهێزیان داناوە لەو شارە لە ئەنقەرا و ئەنقەراش بەشێگشتی تابعێکی ئەلمانی هەیە ئەو شارەیە کە مستەفا کەماڵ کە دێتە پایتەختی ئەلمانیەتی تورکی لەبەرەوە ئەلەمە ئەمما ئستانبول وەکو دیارە زۆربەی ڕاپرسیەکان وا پێشانێدا پێچێ سەر لە نوێ بکەوێتە دەست پارتی دادوگەشە پێدان لە تورکیا شتێکەیە ئەڵێن ئەوەی ئستانبول بباتەوە معنای تورکیای بردێتەوە لە هەڵبژاردن چونکە 15 ملیۆن کەس لە ئستانبول دەژێت پێی ناچێ حتا ئەگەر معارەضە بیباتەوە یان پارتی دادوگەشە یعنی گۆڕینەکە شتێکی سەرەکی نییە زۆر کەمە زۆر نێزیکن طبعا لە هەڵبژاردننی سیستەمی کۆماری لە 2010 54 بە 34 بوون احتیمالە ئینجارە معارەضە با بڵێن پارتی گەلی کۆماری و پارتی نەتەوە پەرستی بە سەرکردایەتی ئەکشنەر احتیمالە دەنگیان بەرزتر بێ لەبەر ئەو هۆیانەی کەوا ئاماژەم پێکرد بە تایبەتی ظروفی بارودۆخی ئابووری تورکیا ئەمما بەنسبەتی کورد ئەمە ئەگەر حەزەکەی باسی بکەم یانش حەزەکەی سەر بە کورد دەمێ پرسیار کەین و کاری تێکە هەدەپە ناتوانێت مەسەلەن دەنگی کورد بەرز بێنێک کەم تەرخەمێکە لەکوێوێ لە خودی هەدەپەیە خود لە دەنگدەرانەوەی وڵە دوو شتە یەکەم هەدەپە ئەجندەکەی چەپە و ملەتی کورد لە تورکیا بەڵێ نخبەیەکی ئەلمانی مارکسی هەیە ئەوانە بە تایبەتی لە ناو پارتە چەپەکانن ئەو شەش پارتەی کەوا ئیسە لەگەڵیان بەڵام ملەتی کورد لە زۆربەی شارەکان من وەکو ئاگادارم ئەچم بۆ تورکیا ئایان بینم کارەکەم لەوێ ملەتێکی محافظکارە بە شێوەیەکی گشتی لە ئەجندەی هەدەپە ڕازی نییە ئەمە بەشێک ئەو ئەجندە چەپەی حتا بۆ بەنسبەتی ئەمڕۆ لە قائیمەی ئەمڕۆ ئەگە سێری ڕەکانیان بکەی مینیستێکی تورک زۆر لە ناو قائیمەی هەدەپەی ئەمڕۆ سەرۆکی پارتی کۆمونیستی تورکی سەرۆکی پارتی کۆمونیستی کوردستان ئەوەی ئەمانە هەمووی لە ناو هەدەپەن لەبەرەوە ملەتی کورد
بەشەی گشتی ملەتیشی محافظکارە حتا ئەگەر ڕازیش بێ ناڕازیش بێ لە سیاسەتی ئوردەغان خۆی ناگونجێت لەگەڵ ئەو سیاسەتەی هەدەپە کە بە زیاتر وەکو ئەڵێم وتم و ئەڵێمەوە ئەجندەیەکی چەپی مارکسیە بەڵێ ئێستا لە داوای مافی کوردشەکەن ئەمەش ڕاستە بەڵام ئەجندەکە گشتی ئەجندەیەکی چەپی مارکسیە ئەمە حقیقەتە اینجا بینە مامۆستا شتێکی ترشەیە یعنی لە منطقەیەکی زۆر لە باکووری کوردستان عەرەب و تورکەیە لەو شارانەش عەرەب و تورکەکە دەنگ بە ئینەدەن زیاتر بە ئەک پارتیە دەن و پارتی نەتۆپەرزە لەبەرەوە لە باکوور تەنها لە 6 محافەضەیەکەیە کەوا ئەمانە زۆربەی کوردن حتا لەوێش سێرەکەی نیوە بە نیوەیە دەنگی ئەک پارتی و دەنگی با بڵێین هەدەپە زۆر نزگن لە یەکتری. بەڵێ سپاس دەکەم کاک عابد ئەگەر بگرم وڵای بەڕێزت سەبارەت بە هەدەپە ئایا پارتێکی کوردیە یاخود نا مەسەلەن هۆکارەکەشی چییە کە بۆ نمونە وەکو پێویست ناتوانێت هەموو جارێ لاڵبژارنەکان زۆرنەی دەنگەکانی کورد بەدەست بێنێت؟ یعنی هەدەپە زۆرانی دەنگێ کووردا ئەم دikarin bêjînî û dest dixe bez hûn zanin Bakurê Kurdistanê bi sadan salan hebûna xwe çanda xwe ji welatê xwe ji nasnama xwe dûr hatiye xist an jî her tim li bin zulmekê de li bin komkujiya de derbas bûye ji hebûna xwe dûr xistiye ew gelekî hûn zanîn beş cerdebane beşekî wê li daîrê hukmî her wiha memurên ê devletê ê sîstemê gefê li ser wana bû yani gefê gelekî hemalatiyên Kurd li Bakurê Kurdistanê Tirkiye bi nanê wan an jî bi meaşê wan gev dike li zarokê wan gev lê dixwe ji bo wê beşekî ê Kurd heye li gel AKP û CHP û heta li gel MHP jî hinekî hene yani bi vî awayî Kurdik ji Kurdibûna wê dûr xistiye bi salana komkujiyên li Dêrsim ê Zîlan ê her wiha ê heta em karin bêjin rojê me îro li Cezîra Bota li Roboskê her Kurd vî awayî pêşiya xebatên Kurda an jî em karin bêjin pêşiya siyaseta Kurd tim hatiye astenkirin û Kurd ji hebûna xwe dûr bikeve aliyekî bizanin yani beşekî Kurd ji aliyê ayînî û ê dîn û ê her wiha bi vî awayî ji AKP siyasetê dimeşandin yani an jî beşê zêde ê Kurd bi milyonan Kurd li gel HDP'ye belê başa bes HDP لە پێناسەکەی خۆیدا ئەوێ تەنیا پارتێکی کوردیە یاخود پارتی هەموو گەلانی تورکیایە؟ HDP beşê em dikarin bêjin îro li Bakurê Kurdistanê de nûneretiya herê serekeyê mezin ê Kurda HDP dike bes HDP li bo komarekî demokratîk seranserî Tirkiye nûneretiya hemû gel û netewê li Tirkiye'de êj dervey sîstemayî gelê mazlûm gelê bindest êj nastame xwe ji hebûna xwe dûr mayî nûneretiya hemiyat ke binûmûne ê Tirkan ê Türkmenan ê Ereban ê Ermenan ê Asuran ê Kildanan hemû gel û netewa li bin sêwanê HDP de cê xwe dikirin parlamenterê me jî an jî em dikarin bêjin Ermen heye ê Kurd heye Türk heye her wiha alî bawerî olî de dîsa êzidî hene yani hemû beşên an jî hemû netewê li Tirkiyeyê de jiyan dike HDP xwedî projeyek sêvanek wê komarekî demokratîk yek netewê ew na kêm nabîne hemû netewê bi yek rêzê bi yek astê de dibîne û em dixwazin bi komarekî demokratîk re jiyan bikin ne tenê em bêjin wek nijadperestê Tirka tenê ser netewê Kurda siyaset bikin em dixwazin her xwedê teala çi însanek de li wî welatî de pêk ve bikarin jiyan bikin li ser wê xakê bikarin pêk ve jiyan bikin em hebûna yek netewê ew nakîne em înkar nakin înkara xwedaya heger tu înkara netewekê zimanekê hebûnekê çandekê nasnameyekê tu înkar bikî tu înkara xweda dikin tam berûvaj yê HDP
bi sêvanekej bû hemû gel û netewê taybet gelên bindest gelê mazlûm gelê dervê sîstemayî demê nasnamê xwe dûr hatî xistin HDP pêşengiya wê dikî û ez bawerim di vê projeyan jî vê paradigmayê vê sîwanê HDP dayê afirandin wê serketinek mezin jî li Tirkiyeyê destxe û yê komarekî demokratîk bi vê şêwazê dikare biafirîne awajî زۆر باشە کاک عابد بەس سەبارەت بە ینی ژمارەی وەکو کورد ئەوەی کە زانرابێ ینی ژمارەی ئەوانەی کە کورد و مافی دەنگدانین هەیە لە تورکیا پێرەچێت چەند بێ چاوەڕوان دەکەن چەند دەنگ بە HDP بدات yani HDP li Bakurê Kurdistanê de eger helbijatinekê demokratîk were meşandin an jî em dikarin bêjin bi şert û mercê helbijatin wekeviyê de were bikaranîn bawerke AKP û partiyê dîl li Bakurê Kurdistanê nika denga bîne yanî dengî kêm bîne ji ber ku min serî de jî got bi de hezaranan memûrê xwe bi leşkerî emniyet şorta nezanim wana hemû çanîne li Bakurê Kurdistanê de bi cihkîne li gelek bajaran de hejmarê nîvê hejmarê bajarekê hêzê xwe ji derve anîne li gelek bajarên Bakurê Kurdistanê de bi cihkîne ji bo wê yani heger dengê hemwelatiyê ê xwecihî ê li bajara de li Bakurê Kurdistanê de tinê ê ser bikeve şansa ê herê serekew û dengek zêde ji bîne HDP'ye HDP zêdetir kesekê nikare zêde denga bîne û bez mixabin ki yanî hemû derfetên dewletê AKP kartîne û her wiha astengiyê li pêşiya HDP didin meşandin beşekî Bakurê Kurdistanê dengê wê diçi bû AKP û CHP û MHP û partiyên dî باشە بە کورتی زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە بۆچی HDP هاوپەیمانێکی ناڕەگەندراوی لەگەڵ پارتی گەلی کۆماری جەهەپایە ئایا مەزیان لە پرسی کوردنادا هاوپەیمانی لەگەڵ پارتەکەی کەمال ئەتاتورک بکرێت؟ yani parti CHP bi qaş û partiyekê demokrat an jî em bêjin sosyal demokrat çevkir xwe dibîne bo wê yani kanûnên me hizbî nîzam daxiliyên hizbî li wan re vekiriye her kî bikaribe gavekê li ber û HDP were em dikarin 5 gava li ber û wana biçin îtifaq nîne hinekê li bajara de em dikarin bêjin hevpeyvanê me ên ser hinek bajar hene binimûne li İstanbul li İzmir li Adana li Mêrsîn van bajara de endamên şaredariyê HDP û serokê şaredariyê CHP û bi wî awayî hinek hevdîtinê me li gel CHP têne pêkanîn û em ê vê hilbijatinê bi vî şêwazê biçî ji ber ku hûn zanin bajarê İstanbulê binûmûne partiyê SMîl em ên li İstanbulê de bez em bi sirê xwe nikarin şaredariyê İstanbulê bistînin ji bo wê hinek wisa peymanê me li gel CHP hatine durist kirin سپاس دەکەم دکتۆر کاتم زۆر کەمەوە پێ وایە ئەم هەڵبژاردنە بۆ هەڵبژاردن دەبووایە کورد هاوپەیمانی لەگەڵ AKP کردبایە وا باشتر بوو یاخود لەگەڵ پارتەکانی تر باشترە بۆ بەڕێوەبردنی شارەوانیەکان يعني باشتر بوو بە بۆچوونی من لەم ڕۆژانەدا لەم بارودۆخەی کە ئێستا لە کوردستان هەیە پارتی HDP بێلایەن بیایە طبعا ئێستا دوو جەبهەیە لە تورکیا جەبهەی ملیەیە و جەبهەی خەڵکەیە بەڵام ئەوان لەگەڵ 6 پارتی با بڵێن کوردی خۆیان جەبهەیەکیان تەشکیل کردووە ئەگەر محاید بوایەن ئەگەر بێلایەن بوایە لە دوای هەڵبژاردن چانسێک بدرێتە با بڵێن پرۆسەی ئاشتی وەکو من ئەیبینم لە سەحافەی تورکی ئێستا باس ئەوە ئەکرێ ئوردوغان پیاوێکی زۆر عەمەلی و پراگماتە لە سیاسەتی داخلی و دەرەکی ئێستا پێویستی بە دەنگی پارتی نەتەوەپەرستی مەهەپەیە بەڵام دوای هەڵبژاردن ئەو حزبە ئەگەر بێت لەم هەڵبژاردنەدا
ئەگەر دەنگی مەهاپە زیاد بکە لەسەر حیسابی پارتەکەی خۆی ئەوە پێچێ سیاسەتی بگۆڕێ بەرامبەر پرسی کورد و ئەمەش وەکو بڵێ پێشبینیەکی وا هەیە کە مەهاپە دەنگی زیادە بێ و لەسەر حیسابی پارتی دادوگەشە پێدان هەرچەندە هاوپەیمانن ئەمە یەک و ئەگەر بێتش ئەو هەڵبژاردنە لە ساڵحی پارتی دادوگەشە پێدان بێ ئەو کاتە سەر لە نوێ پارتی دادوگەشە پێدان پێویستی بەوە نابێ بە مەهاپە وەکو پێویست ئێستا پێویستی پێێتی و احتیمالە سەر لە نوێ پرۆسەی ئاشتی با بڵێن زیندوو بکاتەوە چونکە فاکتەری کوردی فاکتەرێکی زۆر گرنگە لە تورکیا و ئەم هەڵبژاردنە دەرسێکە بێ یان زەنگێکە بێ بۆ ئوردوغان کە لە دوای ئەم هەڵبژاردنە لابدا وەکو سەر لە نوێ ئیعادەی نەظەر بکات لە سیاسەتی بەرامبەر پرسی کورد بەڵام مامۆستا حەکیم ئەگەر ڕێمەوە ئەوەی من ئەڵێم لەیلە زانا بەڵێ لەیلە زاناوتی پرسی کورد حەلەکەی چارەسەرەکەی لەدەست ئوردوغانە نەک نیارەکانی ئوردوغان لەبەرەوە باشتر بوو ئەگەر پارتی هەدەپ لەگەڵ حتا ئەگەر تەحالفی نەکردا بێلایەن بووە ئەگەر تەحالف بکردایە باشتر بوو شتێکی ترشەیەوە ئاخر نقطەی حەزەکەم بڵێم ئەوش ئەوەیە ئوردوغان تهدیدی کرد وتی ئەگەر بێت هەدەپ بباتەوە لە شارەوانە کوردیەکان ئێمە سەر لە نوێ مەجبورە بین سیستەمی قەیومی بێنین یعنی ئەوانە لادەین بە قەراری مەحکەمە و خەڵکی تردانین لەوێ کاوانە لایەنگیری ئێمەن لەبەرەوە یعنی بەڕاستی و ئوردوغان دەسەڵاتی هەیە دەسەڵاتێکی ڕاهای هەیە لە تورکیا بەڕەئی من ئەمە سیاسەتێکی حەکیمانە نەبوو تەحالف نەگەڵ جەهاپە بکرێت جگەلەوەی مێژوێکی خوێناویە لەگەڵ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک کە لە هەولێرەوە لەگەڵ مان بوو ڕەوا عابدیکە نوێنەری هەدەپە لە باشووری کوردستان کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ مان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ